شو اللي كوري دستي؟ هست همه چی شده؟ هر کلوپلکی کردی بید کاری دستی بید هر تشتکی کاری دستی یا چیانین مدام الویرا کم وکری مگل انا تشتی کاری دستی ما پیدا کری الویرا ما یا های لاکشه ما یا های سجاد و انکو شامل ما لوحتين ما چانتين ما اف رفضت ريشيد مايتين ما جالك جوري تشتيه كاري دستي ما هاي كرسي كوميس كاري دستي مايتين اف تشتيه بومات هيتن اكثر يويه هندي امشين ام منطقه بدست خود اخین یه منطقه نبیجی یه کردستان و باکوره برادر که مال کردستان و باکور هر کرده بومد اینی تو بومد آبین کت اوه کاری دستی بید هر شولی ما کرده خوبید بهای تو گلت گنجاینه هر تشتا گو سعر خویه بله پا هر بهای تو گنجاینه باشن گلک گشتیار گله حجید کن سردان آمد کن گلک حشوی جوره تشتید کن نیه گله پوریه بابو با پیرا شو اللي كوري دستي؟ هست نزیکی 6 ساڵە لەگەڵ باوکمە خەریکی بەرامێنانی گوڵ و نەمامم بەگشتی نزیکی 6 جۆر نەمام و گوڵە بە زۆری باشترین جۆری نەمام ینی هەوڵین ینی ئەیهێنین لە دەروی وڵات لێرە ئینتاجەکەینەوە. ئەمە ئیدارەیەکی باشی ئەوێت ئەو دێران نێوێ گوڵ هەتا لە ناوی بیت ئەو گەشەی زیاترە چاوی لە خاوەنەکەیەتی هەموو گوڵ و دارودرەختێک چەندێک خزمەتی بکەیش خزمەتی توێەکە ئەگەر خزمەتی نەکەی خزمەتت ناکە ئەمانە ئەرکیان زۆر قورس و گرانە دەرمانیوێ بە دەرمانی بکەی ناشتنیوێ لە کاتی موتوربابێ موتوربەیکێ لە کاتی جیاکردنوابێ جیانکەی تۆ لە کاتی تۆوەشان نابێ کات و ساتەکان بزانی بۆ مەسلەی وەشانی ئەو تۆوانە و دوایی تۆوەکان جێ ئەەکەی تۆ یان خێتە ئینجانە و ئینتاژیەکەی بۆ بازار. سطحی مسابقاتان زۆر قوی بوون گرۆهگان هەمویان عالی بوون دیار بوو هەمویان زەحمەتی زۆریان کێشا بوو لێتر لە هەموو جێگایگە هاتوون خۆشحاڵ بووم کە لە مەجلیسی یاوەها قەرارم گرت و بینیم کە هەموو ئەهمیەت بە دەفەدەن و بە مۆلودنامە دەن و لە مەدحی پێغەمبەر صلی الله علیه و سلم مۆلودنامە خوێن و وەڵا زۆر خۆشحاڵ بووم دەستخۆشینش لە هەموو تەکتەکی شارەکانەکەم و هەموو گرۆهانە. بەڕاستی کە جۆشنوارەیەکی زۆر قوی بوو ینی 8 ساڵەکەم جۆشنوارە هەیە ئەم ساڵی هەشتمە لە پێی 7 ساڵەکانی تو زۆر فەرقێ کرد جەماعەتێکی زۆر شرکەتیان کرد و هەروەی کە وتیان لە 30 دان ئوستان شرکەتیان کرد و داوەرەکان هەروە قوی بوون سەتحی مسابقەکە زۆر لەسەر بوو دەفنەوازی زۆر قوی هاتوو بە تایبەت لە شاری ئیسفەهان و لە سنە و لە سەقز و لە هەموو ساڵێک خۆشتر بوو ئەم جەشنوارە زۆر هەم اختتامەکەی خۆش بوو ئەوەی کە ئوستادی تعریفیش تەشریفی هاور واقعاً جێی ئیستیفادە بوو بۆم.